عراق إعادة نظر كاتو اللوي كسفر كان يصير دينار لعبة زاو شون دكريبون بو طبعا يكم عراق لزوء مشروعي هي دوشتي هبو عراق يكم شابي 100,000 ليبدا بۆ فئاتی دنیا کەم بێتەوە فئاتی دنیا ینی 250 کەمە خۆی بۆ خۆی خەتەرە اقتصادی عراق بەرەو ئەوە ڕوا کە وردەی تیانەمێنێ هەر عملەیەکیش وردەی تیانەمە ئیترواتەوە اقتصادێکی نەشید نییە بۆیە عراق ئەوێ بەم شێوەیە بێنێتەوە سفرەکانی سەر دینار لابە ئەمە چۆن دروست بۆ کاک حەکیم شتێک هەیە لە اقتصادا پێڵەن وەهمی نەقدی وەهمی نەقدی ئەوەیە کە تۆ پارەیەکت پێ ئەڵێ لە باخەڵمە 1 ملیۆن دینارم پێ ئەم 1 ملیۆن دینارە شتێک ئەدا بە تۆ حافزێک ئەدا بە تۆ کە تۆ تووشی ئەوەیە کە ئەڵێ دەوڵەمەنم 1 ملیۆن دینارم پێ ئەمە وات لێەکە لە اقتصادا شتێکەیە پێڵێن مەیلی حەدی ئیستیهلاک واتە ئارەزوو پەیداکردن بۆ سەرفکردن ئەمە وات لێەکە مادە ملیۆنێکم پێ ئەچی زۆری لێ سەرفەکەی ئەمە برێمەر ئەم بیدعایە مستەشارینی برێمەن ئەم بیدعایان بۆ عێراق دروست کرد هێنایان چاپی طبعا صدام حسین لە مەرحەلەی خۆیان دروستی کردبوو برێمەر ئەمەی دروست کرد بۆی مجتەماعی عێراق مجتەماعێکی مستەهلیک بێ توانای مەیلی حەدی ئیدیخاری کەم بێتەوە واتە نەتوانێت پارە پاشەکەوت بکە ئەمە عێراقیەکانیانوێ ملیۆنەکە ئێستا بکەن بە ملیۆنێک چەند نقطەی هەیە 6 نقطەی ئەنەوێ 3 نقطەی لێلام کاتی خۆی کابرایە گوتوێتی ملیۆنە دینارم هەیە ئێستاڵێ 1000 دینارم هەیە کە ملیۆنەکەی بێتە 1000 دینار جۆرێک لەوەی دەست پێوەگرێ ئێستا فەرمانبەرانی خۆمان لەبەرەوە زانن 50 ڕۆژ جارێ موچە دێ بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک لە احتیاتەکەن بۆ موچەکانیان ئەمە خاڵی یەکەمە کە سفری سەر دینارەکە بۆ ئەوەی خەڵک لەو مەیلی حەدی ئیستیلاکە ڕزگاری 250مانەوە 5,000 5,000 10,000 25,050 6 دیارە چەند سفر لا دەبرێت 3 سفر لا بێ هەمووی بڵێن ئەوە 250 سفری ئەوە خۆی هینەکە 250 ئەوانە تقریبا وەک خۆیەمێنێتەوە هەزاریش بڵین هەزاریە بێتە 1 دینار هەزاری بێتە 1 دینار ئەوەی مەشروعەکە بەس ئایا جێبەجێ دەکرێت یاخود دوای خزمەت بە ئابووری دەکات چۆنەوە ئەمە خزمەت بە ئابووریەکە لە بەرەوەی قیمەی شیرایی پارە جارێ ئەمە دروستەکە بۆ هاوڵاتیان کە ئیتر دەست پێوەگرێت لە پارەی ئەو وەهمی نەقدیەی لا نامێنێت دوو دیناری عراق کە ئەڵێ مەسەن ملیۆنێک دینارە کاتە چەند وەرەقە کاک حەکیم ئەکاتە 6 وەرەقە ئەو وەختە 1000 دینارە کاتە 6 وەرەقە کەواتە جۆرێک لە قووەی دیناری عراق هینە بێتەوە ئێمە هەموو جارێڵین کاتی خۆی دۆلارێک چەندێک بووە 110 فلس بووە ئەڵێن ئەو کاتە عراق زۆر بەقوت بۆ عملەکەی تا عملە لە مقابلی دۆلارە عملەی خۆمان کەمترین هینی هەبێ ئەوە قووەی ئەو عملەیە نیشانەدا شتێکی سیاسی هەیە لە لابردنی ئەم 3 سفرە مەبەز لەوە نییە تەنها ئەوە بێ پارەیە گۆکوتم لە ژێر زەمینەکانە ناژوێرن بیهێنە دەرەوە کاتێک کە سفرەکان لابن ئەبێ هەموو خەڵک مەسەلسە پارەی سووریا گۆڕانکاری بەسەرا هاتووە بەڵام خەڵگەی گۆڕێتەوە بەڵام سووریا دەوڵەتی سووریا دایناوە تا 1 ساڵ مامەڵەی پێوەکرێ وردە سەح بکرێ بەڵام ئەوەی عێراق ڕەنگە ساڵی بۆ دانێنێن لەوانەیە بڵێن ئەبێت لە 6 مانگە هەرچی کەس پارەی هەیە بیهێنێتەوە بۆ بانکەکان و بابی گۆڕن ئەو خەڵکەی کە پارەکەی خەزم کردو ئەمڕۆ ماڵی ئەندامێکی دایرەی تاپۆ جێگری معاونی مدیری تاپۆ 9 ملیۆن دۆلار لە ماڵەکەی گیراوە اینجا ئەبێت چەندێک دینار لە ماڵەکەیانە هەبوو بێ مەسەن باسییان ئەو ڕۆژە باسییان لە نەفرەیە کرد 600 ملیار دیناری لە باخەکەی خۆیان یەکێکە لە بەرپرسەکان تەبەن بۆ بەڵگە گەڕان لە حەدیقەکەی خۆیان 700 ملیار دیناری خەزم کردووە ئەو پیاوە ئەو 600 ملیار دینارە چۆن دەرێنێ تەوزیعەکە لە کەسوکاری پێزانن خۆی ئەی با کەشفە بێ کەواتە یەکێک لە هەدەفە سیاسیەکانی لابردنی سفر بریتیە لەوەی ئەو پارانەی کە لە شاراوەتەوە یا کەشفە بێ ئەیهێنێتۆ یاخود سقوتی پێەکەن بۆیە لە ئەنجامی گۆڕینە ڕەنگە لەو 103 تریلیۆنەی لەو 125 تریلیۆنە نزیکەی 25 تریلیۆن دینار بەو شێوەیە بۆ حسابی عراق گەڕێت پرۆژێ جدیە
واجب جدا بەڵێ عراق علی زەیدی باسکرا لە کۆبنەوەکەی علی زەیدی باسکرا پێشتر لە خولی 3 و 4 باسی ئەو بابەتەیە کرا. پێویستی بە پرۆژه سانیار حکومەت دەتوانێت ئەمە بکات؟ صلاحیەتی سوڵتەی نەقدیە کاک حەکیم